دەنگی گریانێکی جەرگبڕ لە نێو خێمەکانەوە بەرز دەبێتەوە. ئەو منداڵە لە تاو گەرمایەک وەفرەی لێبڕاوە کە گەورەکانیش بە ئەستەم دەتوانن بەرگەی بکەن. لێرە دیمەنی ژیانێکی زۆر زەحمەت دەبینێت. شەوان تۆز و خۆڵ و مێش و مەگەز ئارامی لە منداڵان هەڵدەگرن. منداڵانی نێو ئەم خێمانە بە سەختی دەتوانن چەند کاژێرێک بە ئارامی بخەون. کە ئێوارەدا دێت گەنج و پیر و منداڵ لە بەردەم دوکانێکی نزیک کامپەکە چاوەڕێی هەواڵێکی خۆش دەکەن بۆ ئەوەی لەم دەردەسەری ڕزگاریان بێت و بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان. کاتێک سبەینان لە خەو هەڵدەستن، ڕۆژێکی هاوشەوەی ڕۆژی پێشویان دووبارە دەکەنەوە. کەمپیاوەرەکانی خانکێ لە باشووری ڕۆژئاوایی دهۆکە و سەر بە قەزای سێمێلە. بە پێی ئامارە فەرمیەکان 69,000 پەنابەر لێرە دەژین. مێژوو پێمان دەڵێت کورد هەر خەریکی ڕاکەڕاک بوون و نەیانتوانیوە تاوێک بە ئارامی وەکو گەلێکی سربەخۆ بژین. بەردەوامیش کەوتونەتە بەر زۆرداری تورک و عەرەب و فارس. پێدەچێ قسەکردن لەسەر بێڕەحمی چەکدارانی گروپی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش کوردە ئێزیدیەکانی زۆر ئازاردا بێت. ئەمەش زیاتر لەم دیمەنانە دەردەکەوێت. لەوەتەی شنگال و ناوچەکانی دەوروبەری کەوتونەتە دەست داعش، دەیان کچ و ژن دەست درێژیان کراوەتە سەر. بەشێکی زۆریش بازرگانیان پێوە کراوە و لە نێو چەکداراندا فرۆشراون. ژماری ئەو گەنجانەش لە ژمار نایەت کە بە گولەی داعش کۆمەڵ کوشکراون. بۆیە کاتێک سەیری ئەو کەمپانە دەکەی کە ئاوەرەکانی شنگالی تێدا نیشتەجێکراون، زیاتر لە کۆمەڵگەی ژنان و منداڵان دەچن. لەو کەمپانەدا ژمارەی گەنجان جاکوڕ بن یان کچ زۆر کەم بووەتەوە. ئەوەی بۆ منی ڕۆژنامەنووس دڵتەزیێن بوو. گریانی منداڵێکی ساوە و بێخەوی ئەو منداڵە بوو لەبەر گەرما و پیسی ئەو ژینگەیەی کە منداڵەکەی تیادا دەژیا و ئەو خواردنەی بۆ منداڵە دەدرا. لە نیگاکانی ئەو کچەدا کە تووشی ڕەوشێکی دەرونی تایبەت هاتووە، تەواوی بەدبەختی و ئاوارەیی و دەربەدەری دەبیندرێت. جگە لەو وشەیەی کە دەری دەبڕێت ناتوانێت هیچی دیکە بکەنێت. کاتێک دەنگی تۆپ و تەقە دەبیستێت، پەیوەندی بە برایەکیەوە دەکات بۆ ئەوەی بزانێت ئەو دەنگانە چین. ئەو کات بۆی دەردەکەوێت کە داعش هێرشەکانی بۆ سەر ئەو ناوچەیە دەست پێ کردووە و
چەند گوندێکی ناوچەکەی خستووەتە ژێر کۆنتڕۆڵی خۆی. الله أكبر الله أكبر الدولة الإسلامية. أهلي يذبحون كما ذبح كل العراقيين، ذبح الشيعة والسنة والمسيحيين والتركمان والشبك، واليوم يذبح اليزيديين. أخوان، نحن نريد بعيدا عن كل الخلافات السياسية نريد تضامنا إنسانيا. أنا أتكلم هنا باسم الإنسانية. انقذونا انقذونا. 48 ساعة 30,000 عائلة محصورة في جبل سنجار بدون ماء بدون أكل يموتون. شكرا جزيلا، شكرا جناب النائب السيد عباس البياتي. شكرا. هەر کەسێک لە باشوورەوە بەرەو باکووری چیا سەرکەوت کۆمەڵێک چیرۆکی کوشتن و مردنی پێبوو کە لە گوندەکانی گرعوزێر، سیبا شێخدر، تەلقەسەب و تەلبەنات ڕوویان داوە. بە پێی جێڕانەوەی ئەو کەسانەی لە شاخ بوون لە ماوەی کەمتر لە هەفتەیەکدا دەیان منداڵ و پیرەژن و پیرەمێرد بەهۆی بێخۆراکی و بێشیری و بێدەرمانیەوە گیانیان لەدەستداوە. جگەلەوەی کە ژمارەیەکیش لە شاخ بەهۆی ماندوویەتیەوە بەجێ هەڵدراون. ڕۆژانی چوارەم و پێنجەم سەختترین ڕۆژەکانی ئەو خەڵکە بوون لە چیای شنگال بەهۆی بێخۆراکی و ئەو هەواڵە ناخۆشانەی پێیان دەگەیشت. کاتێک هەواڵی ئەوە دەبیستن کە خەڵکی گوندی کۆچۆ کەوتونەتە دەست داعش، ئیدی لێشاوی هەڵاتنی خەڵک کۆنتڕۆڵ نەکراوە. ئەو چەند هەزار کەسەی لە باکووری شاخەکە بوون بوونەتە دەیان هەزار کەس. ڕۆژی شەشەم کاتێک هێزەکانی پێشمەرگە ڕێگەی دەربازبوونی خەڵکی چیای شنگال دەکەنەوە تاوەکو لە ڕێگەی ڕۆژئاوای کوردستانەوە دەرباز بکرێن، چەندین پیرەژن و پیرەمێر دەبیندرێن کە لەسەر ڕێگا بەجێ هەڵراون و تەنیا داوای ئاویان دەکرد. کاتێک داعش دەستی بەسەر گوندی کۆچۆ داگرت، هەموو خەڵکەکە لە قوتابخانە کۆ دەکاتەوە، ژن و منداڵ لە پیاوان جیا دەکاتەوە، داوا لە کوردە ئێزدیەکان دەکات ببنە موسڵمان. 3 ڕۆژ مۆڵەتیان دەداتێ، دواتر پێیان دەڵێت ئەگەر موسڵمانیش نابن ئاساییە، بەڵام لێرە بڕۆن. ئەو گەنجە تەمەنی لە 17 ساڵ ڕەتی نەکردووە، نمونەیەکی زیندوی کۆمەڵکوژیەکانی چەکدارانی داعشە. خدر لە کۆمەڵی یەکەمی ئەوانەدا بووە کە بۆ کۆمەڵکوژی بردراون. لە کاتی دەستڕێژەکەدا دەکەوێتە ژێر چەند تەرمێکی دیکە. چەکداران وا دەزانن هەمویان مردوون. کاتێک دەچن کۆمەڵەیەکی دیکە بێنن بۆ کوشتن، ئەو ڕادەکات و لە کوشتن ڕزگاری دەبێت. خدر لە نێو 6 خوشک و 5 برا و دایک و باوک و 2 براژنیدا بە تەنیا هەر خۆی ماوەتەوە. داعش کە ناوی لە دەسەڵاتەکەی ناوە خەلافەتی ئیسلامی لە شنگال تەنیا کوردی ئێزدی و مەسیحیەکانی کۆمەڵکوژ نەکردووە، بەڵکو چەندین کەسی دیکەشیان کوشتووە کە موسڵمان بوون. واتە گولەی داعش جیاوازی نەکردووە لە نێوان هیچ کەس و ئاینێک لە کوردستاندا. ئەوە ژنێکی موسڵمانی دەڤەری شنگالە، مێرد و باوک و 2 برای مێردەکەی لە بەرچاوی خۆی و منداڵەکانی بەدەستی داعش بە کۆمەڵ کوژراون. ئەم دەرکەتن جامچن سەر جوێ پێشامە گرتن گۆڵە مداون ئەم مدانی نیشتڕم پێلێ تێ مدانی تێر لێدانکردن لێدان کۆمپاغی ڕەشاشی تەلقەکە لەمدان گوتنی تەڤابەتیە ئەو نەڤابت بوو عیالاوی وەروەرکشان ئێ کوشت و ئێژێ برین کرد وان ژڕابوون هینکانە و تێم کوشتن تێمێ دتر نزەرگی چۆگی ئەو ژی کوشتن زلامێ می مسلمان لەل ئەردیە دتەلقە لنگێ وی دانجاڕانە بێ
مقول بس أم الباوان رونهن قلنا أكهن تشونش بدري أموت كوجن أم هينارتن الخوفة تري مدي زلامي مجي كشتن دسي روجي دم خبر هاتش مرة قبابي تجي كشتن بشتوي داكا تجي كشتن أجيو تيجيبو دما أجيو چه؟ تركيبو أو خويك جيناري مهات دي سبوان دقعري ما أو ناسكر بري جيناري مبو إمتيوتي بو أو هانكي وقا كمكي شرطة ليبو بيبسي بالفدري لا إله إلا الله بجانك قبل شلطرم بيري سابو وشورا شاشا خواني وخصامي خو كشان وبروماك قدر ما قد هارن أو أولي خطبو أدفين مامي مش شرجي كان نهي لابو شرجي كان جنابي هاد ايه كشتو ايك برين كر وفجس ساجورب سير دا بالا كر ساجورب سير دا بالا كر مجي جي دا راو مجي بي دا راو ام چون مامي من رابو سرخو نال نكتك رابي مامي من رابو سرخو تلقا كر براوي دان گوش جي فريان دو وفي جانا كي دو تلقلنگي بابي مدان ام چون هاو كرم كتر مداين زوبن يالن ويا ماجد كجن أهم داهاتنا وجانا كي همشكا سلمان دا من قال سلمان جينا مامي وجانا كي أول إيك مامي ميستري كشتن نهاري ميستري بو أنش بابي ميستري بو ووجا أو باري كشتن دورة جناوي كشتن دورة مامي مقصنا الأخيرة بابي مكشتن لە هەموو چیرۆکەکان کاریگەرتر لە نێو کامپی خانکێ زۆر بە فراوانی باسی زەوتکردنی ناموس و دەستدرێژیکردنە سەرکچانی شنگال دەکرێت. دایکێ ما خەسوێت ماش ما قوتکردن لە بەعاشش ما قوتکردن یعنی پیرەکش ما جداکردن نێزنگی 10,000 ژن و کەس و زارۆ ئەمە قاعەکێ دەبوون ئەمینانە مووسلت 10 ڕۆژە قاعەکێدا هەر ئاخەفتن هەر هەڕۆت گوتن مێوە بنامالێەوە مشکلەکەمە وەڕەنینە بشی 10 ڕۆژی دی گوتن گۆخە حازرکن مێوە بنەمالێتەوە دیسە هەر پاسا ئەمانە مووسل ئەمانە مالەکە مەزنگە مالەکە گەلەکە مەزن بووە چاپتا بە پشتی ڕۆژەکەم دوێ مالێ دەبوون گوتن گۆمێوە هەمووە گۆ پرسشمەکردن گۆ هەماون هەموو زەوجاندنە پەڕە ڕانوونێت چکن ما گۆمی خۆکوژن هەکە وام پەڕە زۆرە زەوجاندن و ئەم زەوجینە و زلامێن مەهانە ئەمە یعنی زەواش چێ نابێ بێکی دیڕە ئەم بزەوجن گوتن گۆ ئەفتش نەبخێراوایە وێ ئەمە زۆریە وەکن يعني قالك كناش كوتشو برين نها عرضو عالد وان هموا ايه تلاحفر بي ايه شنغال دما بي ايه برينا سوري يعني عرضو عال برنجي وبريفا جيت كشتن يعني قالك جاران هاتي شي هناك بيني بجي ازبتني فالتي مش مالكي تيجي تي بريندارا بيني بجي ازبتني فالتي كاجي جوان خرجي كردن جارا عاولي چكاچا جوان باش خرجي كردن وبزوري برن بتاعدا بليدان بقري شخورا بزورا قالك تعدا الجني وكاجي ازيتيا هاتا كرن وكا فرمانك هاتا سري كرداجي وكاوي فرماني السري ماجي كرن وهرجار حنك اش موصل يعني برنا سوكا موصلي وسوكا سوريا الثروتن كاتو جني ازيتيا ون فيكا زانن وكل بيت تشتيبويا حواليم هالروش يعني هناك جيت برن تالي ازبتني معمل ويداري يكا عجبا مشكو جوبو قالك جوان بو مسنيوان هات يعني شيخيوان هات وشخورا كراسكي بوغا كرا بردا عمري دور 21 سالي بو كراسكي بوغا كرا بردا وبزورا يعني بليدان وبقري شخورا ويبارد برجاوي افتش زيت برجاوي 2 سالة ودهيفا عمل زوجي بون 2 سالة زوجي بون وراستين بهورنات كرا يعني وساس حياة ما وصا كردي وزواج وصا كردي وبهورنات كرد ما هيك ميزين بويا وقتين ديكي دليوي كالكي ما بابو جارت حالي قلتم بس كو بيبي خلاص كا وقوم تشتكي دي اشتنا ئەم ئافرەتە لە نێو 38 کەس
کە هەمویان خوشک و براو دایک و باوک و خزمە نزیکەکانی خۆیەتی بە تەنیا دەرچووە. خودێ خویشکێن من سێت جهلن و کاتێت بران مژی پێشەشەکە مە تێلاپونا خویشکەکە خواگەر ئاوێ حاصلی و گۆ ئەم ژن و زارۆ کاچک سوارکردن گۆمانینا ئەڤیستنا ئای ئیسۆلاغی باشنگالدا گۆ ئەم شێڤەکە لویدا هشتن گۆ کاچک هەمووش باما قوتکردن گۆ کاچکش باما برن و گۆ ئەم ژن و زارۆ هەمووانینە تلەحبەرە مەدرسەکە دە تابقدا. تاوەکو ئێستا 73 فەرمانی قڕکردن لەلایەن دەسەڵات و هێزە توند ئاژۆکانەوە بۆ کوردە ئێزدیەکان دەرچووە، بەڵام کوردە ئێزدیەکان فەرمانەکەی داعش لە هەموو فەرمانەکانی دیکە بە ترسناکتر دەبینن. بەشێک لەو کچانەی دەستدرێژیان کراوەتە سەر دواتر لە دەستی داعش ڕزگاریان بۆ هەڵاتون بۆ سەرچیای شنگال، بەڵام بەهۆی ئەو کاریگەریە دەرونەی لەسەریان دروست بووە خۆیان کوشت. کاتێک بەسەر شەقامەکەدا بەرەو نێو کەمپەکە دەڕۆی تەنیا گوێت لە دەنجی گریانی منداڵ دەبێت. تۆز و خۆڵی نێو کامپەکە لەگەڵ ئەو ئارەقەی دەری دەدەن بەهۆی گەرماوە ڕوخساری منداڵەکانی زەر کردووە. کاتێک گەردەلوولی تۆز و خۆڵ دەست پێ دەکات دایکان منداڵەکانیان لە باوەش دەگرن و چاوەکانی خۆشیان تون دەنووکەن. برسێتی و کێنوێتی لە چیای شنگال زۆر ئازاری دابن، بۆیە زۆربەی منداڵان لە نێو کەمپەکەش دەبەیان بەدەستەوە بوو. کاتی نان خواردنیش گەورە و بچووکی نێو کامپەکە قابلەمە بەدەست ریزیان دەبەست بۆ وەرگرتنی خواردنی ئەو ژەمە. لە هەر کۆڵانێکی کامپەکەدا ئۆتۆمبیلێکی جۆری پیکەپ خواردنی دابەش دەکرد. کچە بچووکەکانیش بە دەبە و ترمزەوە ئاویان بۆ ژێر خێمەکان دەبردەوە. ژن و مێردێکی پیرم بینی دام بە خەندە دوو منداڵی بچووکیانە لابوو. لە خەندەکەیان ڕاهەستن بەوە کرد پیاوەکە خۆشحاڵە کە خێزانەکەی لەگەڵدایە. ڕەنگە سەلامەتی ژن بۆ پیاو هەموو دنیا بێنێ. لەگەڵ ئەو هەموو نەهامەتیانەی بەسەریان هاتووە لە یەکەم ڕۆژی هەڵاتن لە دەست داعش تاوەکو ژیانی نێو کامپەکەش دایکان بێهیوا نەبوون. ئەوان بەدڵێکی پڕ لە میهرەوە خزمەتی منداڵەکانیان دەکەن. بەشێک لە منداڵان لە نێو تۆز و خۆڵی کامپەکەدا هەڵماتێنیان دەکرد. بەشێکیشیان بە دیاریانەوە وەستا بوون و قابلەمە و سەتڵیشیان بەدەستەوە بوو تاوەکو لە وەرگرتنی خواردن دوانەکەون. دەربەدەری و ماڵوێرانی و ئاوارەبوون لە بیرەوەری هەموو کوردێکدا بیرەوەریەکی تاڵ و ناخۆشە. دایک و باوک تەمەنێک بۆ ژیان و بنەماڵەکەیان تێدەکۆشن، بەڵام لە ناکاو کەسێک دێت و دەیەوێت هەموو شتێکیان لێبسەنێت. هەموو شتێک واتە ماڵ، منداڵ، کەس و کار، بیرەوەری.